لاری لوتکەی ئەم هەفتەی خولیێستێرەکانی عێراق دهۆک لەسەر یارگای خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە قووەتزەویەی پێشەنگ کرد. لە نیوە یەکەم یاریەکە هەڵۆکانی چیاکان باڵەدەستتر بوون، چاویان لەوە بوو زوو بە گۆڵێک بگەن و پێش بکەون، بەڵام نەیانتوانی ئامانجەکەیان بپێکێن. قووەتزەویەش تەنها یەک هەوڵی مەترسیداری هەبوو، محەممەد ساڵحی گۆڵپارێز دووری خستەوە. نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دوم پیتەر گۆرگیس نزیک بوو تۆڕی گۆڵی تیپی میوان بهەژێنێت. ڕەدا فاضڵ وەڵامی دهۆکیەکانی دایەوە سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. لە ناوەڕاستی نیوەی دووەم پاشەنگ عەبدوڵڵا توانی بربەستی یەکسانی ببڕێت و دهۆک لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشپات و جۆش و فرۆش بداتە هاندەرانی ئامادەبووی یاریەکە. قووەتجەویە بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕا، دهۆکیەکانیش هەوڵەکانیان بۆ گۆڵی دووەم و متمانە بوو. لە خولەکی نۆت کەریم دەروێشی لوبنانی لە ڕیزەکانی دهۆک بە کارتی سوورکرایە دەرەوە. ئەنجامی یاریەکە گۆڕانکایی بەسەردانە هاتوو، بە سوودی دهۆک کۆتایی هات. هەڵۆکانی چیاکان بەم سەرکەوتنە بە 24 خاڵ هەڵکشانە خانەی پێنجەمی ڕیزبەندی. قووەتزەویەش بە 28 خاڵەکەی هەر لە پێشەنگە. حوسێن محەممەد، کەناڵی پێیام.